جارەمەیە سالێکێکی لە وڵەکانی ناو بینای بەڕێوەبەرەتی لاوانی هەڵەبجە کە لێرە ئامڕۆ چالاکی و فستیڤاڵی سەنتەرەکانی پاراستنی منداڵی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری کۆمەڵایەتی گەشتەکەدانی کۆمەڵایەتی هەڵەبجە بەڕێوە دەچێت کە کۆمەڵێک منداڵ کە لە دوای تەواوبوونی پرۆسەی خوێندن ڕۆیان لەو سنتەرانە کردووە لە ڕێگای کۆمەڵێک خولەوە ڕایەنراون لەسەر کۆمەڵێک چالاکی و نێڵراوە کە ئەو مناڵانە لە سەر شەقام و شوێنە گشتەکان مێنەوە بەڵکو لە ڕێگەی کۆمەڵی خولەوە بەشێک لە کاتەکانی ڕۆژیان لە نێو سنتەرەکانی پاراستنی منداڵە لەوێ بەسەر بردووە و لەوێ خولیان بکراوەتەوە بۆ قسەکردن لەسەر کۆی گشتی ئامانجی ڕێخستنی فستیڤالەکە ڕاستەخۆ دەچینە لای بەڕێوەبەری گشتی چاودێری گەشتپێدان و چاودێری کۆمەڵایەتی هەڵەبجە دانا حەمشەری فەگر پێمان بڵێ ئامانج لە ڕێخستنی وا فستیڤالێک چەنەوە منداڵانی هەڵەبجە و تێوێڵا لە کۆی گشتی سنتەرەکان توانیویانە چەندێک سوود لە سنتەرەکە وەربگرن و لەو خولانە چی بوون کە سوودیا وەرگتووەڵە بەخێر بێن بەیانی هەموو لایە باش بینەرانی بەڕێز هەموو لایەک بەڵێ ئەم سنتەرانەی ئێمە سەر بە بەڕێوەبەرەتی گشتی چاودێر و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجەن ئێمە خزمەتگوزاری لەم سنتەرە هەر چوار وەرزەیە ئەوە نییە بڵێ بەڵام زیاتر لە وەرزەکانی هاوینە لە دوای پرۆسەی تەواوبوونی خوێندن زۆربەی مناڵەکان سەردانی سنتەرەکانمانەکان لەم سنتەرانەیە چەند خولێکەکرێتەوە خولی وەرزشیمان هەیە خولی وێنەکێشانمان هەیە خولی شانۆمان هەیە خولی مۆسیقامان هەیە و بەشێکی تر لە بابەتەکانمان پەروەردەییە بەڵێ ئێستش ئەمڕۆمان دیاری کردووە بۆ ئەوەی کە زۆربەی مناڵانمان لە سنتەرەکانی چالاکی بەراستنی هەڵەبجە و هەروەها تەوێڵە ئەو بەرهەمانەی کە لە ماوەی ڕابردووە هەیان بووە لە کاری دەستی لە وێنەکێشان لە بابەتەکانی ترە ئەمڕۆ عەرزەکرێت لێرە ئەمانجی ئەم سنتەرانەی ئێمە ئەوەیە کە مناڵ دوورکەوێتەوە لەو لەسەر شەقام لەسەر کۆڵان یان لە هەر شوێنێکی کە خۆتان نەزانانی ئێستا بەشێکی مناڵان گیرۆدەی شاشەکانی مۆبایل و ئایپاد و ئەلەو بابەتانن بۆیە لێرەوە دەرفەتێکی باش ڕەخساوە بۆ سەرجەم مناڵان لە سونی پارێزگای هەڵەبجە و شوێنەکانی کەمان کە خزمەت دەکرێن لەلایەن ستافی ئێمەوە سەرجەم ئەو خزمەت گوزاریانش کە لەم سنتەرانەی ئێمەیە پێشکەشەکرێ هەمویان بێ بەرامبەرە بەرنامەتان نییە بۆ نمونە لە خوڕماڵ لە بیارە لە سیروان سنتەری تایبەت بە پاراستنی مناڵ بکەنەوە جگە لە هەڵەبجە و تەوێڵەکە لێ سەدابوونیانەیە بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەتوانم لێرەوە مژدە بە دانیشتوانی هەم ناحیەی بیارە و خوڕماڵ لە ئێستایا وە سیروانیش ئێمە دوو سنتەرمان ئێستحداث کردووە لە سنوورەکانی ئێوەمان بەڵام بەداخەوە خۆ دەزانی مۆزوعی گرفتی بینا و کەمی میلاک و ئەو شتانەوە دابینکردنی و پێداویستانی کە پێویستە مناڵان سوودمەند بن لی ئێمە نیمانە بەڵام فەرمانەکەمان بۆ دەرکردووە لەلایەن وەزارەتەوە لە بەیانی لە وەکو بەیانیش دەرچووە لە وەقعی کوردستانە بەڵام چاوەڕێ ئەوەکەن هیمەتی هەم حکوومەتیان خێرخوازە بتوانێت بینایەکمان بۆ کاتە بۆی بتوانین لە داهاتووە هاوشێوەی سنتەرەکانی هەڵەبجە و تەوێڵە ئەوانیش ئەو خزمەت گوزاریانە پێشکەشکەین و خەڵک سوودمەند بێ لە سنوورەکەمان بەتابەتی مناڵ بەگشتی چەند مناڵ ئەمڕۆ لێرە کارەکانیان نمایشەکرێت و ئێوە زۆر گرنگیتان بەلایەنی هونەری داوە بۆ لایەنی هونەری ئەوەنە زاکراوەتە ناوچکە کار و چالاکیەکانە زۆربەی ئەو چالاکیانەی مناڵان تیا کار دەکەن باری هونەری گەشتێکی زۆر باشی بەخۆی بینیوە زۆر سپاس ئێمە زیاد ئەمڕۆ زیاد لە 200 مناڵ کە لەم خزمەتەکانی خۆیان پێشکەشەکەن بەڕاستی خۆ دەزانی لە سونی پارێزگای هەڵەبجە شوێنەکانی کە ئەو سنتەر و ئەو شوێنانەی کە ئیشی هونەری ئەەکەن زۆر کەمە زۆربەی مناڵانیش تەڵەبی ئیشی هونەریان هەیە ینی مناڵ حەزەکە بێتە ناو سنتەرەکەی ئێمە وەکو مەکتەب نەبێ وەکو شوێنەکانی کە نەبێت حەزەکە ئەوەی کە خۆی حەزیلەتی لە مەجای هونەرە لە شانۆیە لە وێنەکێشانە لە وەرزشە و هەروەها لەو مەجای سیمینارات ئێمە مناڵمان هەیە سیمینار پێشەشەکە بۆ مناڵانی دەوروبەری باسی پاک و خاوێنی ژینگەکە باسی خراپبەکارهێنانی مۆبایل دەکات کە خۆتان نەزانەمانە گرفتی ینی ئێمە ئێستا مناڵەکانمان وا پەروەردە کردووە کە ئەتوانن لەم مەجالانە ئیشەکە و ئەمانش بەشێکی پەیوەندی بەوەیە کە مناڵ خۆی حەز بەم بابەتەکە ئێمە لە ئێستایا خۆ دەزانی وەکو سنتەری ئێمە کە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە کە ڕێکخراوی یونسێف سپۆنسەری کردوین ئێمە دوو بەرهەمی گۆرانیشمان هەیە ئەمڕۆ بەرهەمێکی نوێ لە گۆرانی مناڵانمان تۆمارە کراوە و لێرەیە پێشکەش دەکرێت ئەمانە بەشێکی کارە باشەکانە کە لە ڕابردووە مناڵ خۆی حەزیلەتی مناڵ حەزیان لەو بابەتانەیە سەرکەوتوو بن دیارە بەگشتی سنتەرەکانی پاراستنی منداڵ لە ماوەی ڕابردوودا بەپێی ئەو دەرەنجامی کە لە ئێستادا کەوتوتەوە و ئێمە دەیبینین کاری زۆر باشیان تێدا کراوە و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان لە دابینکردنی بینا و
میلاکی پێویستەوە دەتوانرێت لە ناحیە بیارە و قەزای خورماڵی شێوەی هەڵەبجە و تەوێڵە سنتەری پاراستنی منداڵی تێدا بکرێتەوە و بەمەش منداڵانی ئەو ناوچەیانە لە بوونی سەنتەرەکان سوودمەند بن و ئەوانیش کات و ساتەکانیان کە لە دەرەوە بەسەر دەبن ببەنە ناو سنتەرەکانە بەسەری بن و بەمەش لە ڕووی پەروەردەی و کۆمەڵایەتی و هونەریەوە گەشێکی زۆر باش بە خۆیان دەبین. بەڵێ ئەمە تەواوی زانێرەکان بوو تایبەت بە فیستیڤاڵی سنتەرەکانی تایبەت بە پاراستنی مناڵی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە.